بینەرانی عزیز لەم بەشەی بەرنامەکەماندا بەشی یەکەمی بابەتێکتان پێشکەش دەکەین لە ژێرناوی لێنین و کۆمۆنیزم و ڕزگاری ژنان کە لە سێ بەش پێک هاتووە و هەوڵ ئەدەین ڕۆژانە بەشێکیانتان بۆ بخێنینەوە. ئەو هیوای داوەڕۆکی باسەکەمان جێگای سوود و سەرنجیەوەی ئازیز و خۆشەویست بێت. لەگەڵمان بن بۆ بیستنی. لێنین و کۆمۆنیزم و ڕزگاری ژنان لە نووسینی ماری فریدریکسێن، وەرگێڕانی لە کامران ئەحمەد. بەشی یەکەم. زۆربەی ژنانی جیهان هەتا ئێستاش لە دەستڕاگەیشتنیان بە یەکسانی یەکجار دوورن، چ جای بگات بە ڕزگاریان. جیاوازی موچەی نێوان ژن و پیا و پرس و دیاردەیەکی نایەکسانیە، بەڵام خودی نایەکسانی و چەوسانەوەی ژنان زۆر لەوە زیاترن. هەر لە ترسی جێهێشتنی خواردنەوەکانمانەوە بگرە بەبێ چاوەدێریکردنی بەردەوام، کاتێک لە چوونە دەرەوەیەکی شەوانەداین تا دڵڕاوکەی گرانەوەمان بەرەو ماڵ بە تەنها و ناچاری بەرگەگرتنی تەماشاکردنی سێکسیانە و توانجی بەردەوامی سەرشقامەکان تا ئەگاتە ئەنجامدانی زۆربەی کارەکانی نێوماڵ و گوێپێنەدان و بە جددی وەرنەگرتنی نەخۆشیەکانی ژنان لەلایەن پزیشکان و بە گشتی ماملەکردنی ژنان وەک شتێکی کەمبەها و بەم شێوەیە لیستی نایەکسانی و چەوسانەوەکان بەردەوامن. نایەکسانی و چەوسانەوە ئەوەندە لە پێکهاتەکانی کۆمەلگادا چەسپاون کە تەواوی ژیانی ژن ئەگرێتەوە بەبێ گوێدانە ئەوەی لەکوێی جیهاندا بژی. ژنان لە سای سەرمایەداریدا پێناسێکی شەرمهێنەرانە وەرەگرن کە بە درێژایی هەزاران ساڵ لە کۆمەلگا چینایەتیەکانەوە بۆ ئەوی تر گوازراوەتەوە. ئەو چارەسەریانی کە گویا لەلایەن سیاسەتمەداران و لووتکەی کۆمەلگاوە پێشکەشمان ئەکرێن جگە لە ڕازیکردنمان پێیان هیچی ترنی. ئەوان لێوان لێون لە ڕوانگەی تاکگراییانە کە خەباتی چینایەتی و گۆڕینی سیستم ڕەت ئەکەنەوە بە قازانج و بەرژەوەندی بەرەو پێشبردنی ئایدۆلۆژیای خاوەنکاری ژن کە تێیدا سێکسیزم و چەوسانەوە وەک چەند شتێک چاویان لێکرێت کە تاکەکان لە چوارچێوەی سیستمی سەرمایەداریدا ئەتوانن بە سەریاندا زاڵن. بەڵام سەرجەم ئەو دەستکەوت و پێشڕەویە مەزنانەی کە لە ڕێڕەوی خەباتی ڕزگاری ژناندا بەدەست هاتوون لە ڕێگای خەباتی تاکە کەسی یان ڕەوشەنگەری سربەخۆ لە بەرامبەر شەڕانگێزیەکانی سیستمەکەوە نەبوو، بەڵکو سەرجەمیان لە ڕێگای خەباتی بە کۆمەڵ و شۆڕشگێڕیەوە بۆ ئاڵوگۆڕی ڕیشەییانەی کۆمەلگا بەدەست هاتوون. هەر بۆیە ئەستەمە ناوی کەسێکی تر جگە لە لێنین بهێنین کە کاریگەری بەهێزیان لەسەر خەباتی ڕزگاری ژنان هەبوو بێت. پێچێت ئەم قسەیەمان ببێتە جێگای بەرزبوونەوەی ناڕزایەتی ژمارەیەک لە فەمینیستەکان. ئایا پیاوێکی سپی پێستی مردووی ڕووسی دەربارەی خەباتی ئەمڕۆی ڕزگاری ژنان چی بڵێت؟ بەڵام شۆڕشی رووسیا بە سەرکردایەتی لێنین نیشانیدا کە ئەکرێت ئێمە لەو سیستمە سەرمایەداریی کە لە سایەی داژین ڕزگارمان بێت و دەست بە بنیاتنانی کۆمەلگایەکی دوور لە نایەکسانی و شەوسانەوە بکەین. لەو کاتانەدا ڕزگاری ڕاستەقینەی ژنان خرایە بەرنامەی کارەوە. بەڵام ئەوە تەنیا بابەتێک نەبوو کە بۆ خەباتی تاکگرایی بەجێ هێڵدرێت، بەڵکو بەشێک بوو لە خەباتێکی بە کۆمەڵی سەرجەم توێژە چەوساوەکانی کۆمەلگا. رووسیا پێش ساڵی 1970 کۆمەلگایەکی لێوان ڕێژی کولتورێکی پیا و سالارانەی لە ڕاددە بە دەرستەمکارانە بوو. پاشان شۆڕشی ئۆکتۆبر هاتوو وەک بوومە لەرزەیەک بناغەکانی ئەو کولتورەی هەژاند. لە یەک کاتدا هەموو ئەو یاسایانەی کە ژنانیان لە پێگەیەکی نزمتر لە چاو پیاواندا ئەنا هەڵوەشێنرایەوە و هاوڕە گەزبازی چیتر بە تاوان نەناسێنرا و ئەم هەنگاوانەش تەنها سەرەتایەک بوو. سروشتیە کە ساڵیادی مەرگی لێنین بە هەڵمەتێکی چەواشەکارانە لەلایەن ڕۆژنامە سەرمایەدارەکانەوە دەست پێ بکات. بەڵام لێنین و ڕۆڵی ئەو لەلایەن زۆرێک لە فەمینیستەکانیشەوە کە لەسەر کاغەز بانگەشەی پێشکەوتن خوازی ئەکەن ئەسردرێتەوە. ئەوان لێنین و مارکس و ئەنگەلس بە چەند پیرە پیاوێکی سپی پێست ناو لێدەنێن. ئەوانەی کە هەوڵی خۆبازدانە نێو ئەم عەرەبانە ئەدەن لە ڕاستیدا لە باری سیاسیەوە خزمەت بە چینی سەرمایەدارەکەن. ئەوان دژایەتی ئەو بیرۆکە شۆڕشگێڕیە ئەکەن کە ئەڵێت نەهێشتنی چەوسانەوەی ژنان لە پێداویستی لە ناوبردن و کۆتایی هێنان بە سیستمی چینایەتیدایە. ئەم جۆرە ڕوانگەیە تەنها خزمەت بە دەوڵەمەندەکان ئەکات، واتە ئەوانەی کە دەسەڵات و ئیمتیازەکانیان بەوستەم و نایەکسانیەوە کە پێک هاتەی سیستمی سەرمایەدارین بند.
نووسەر لێرەدا دێتە سەر باسی خەباتی ژنان و شۆڕش. تەواوی خەباتی سیاسی لەنین ڕووە و یەک ئامانج بوو. ڕووخانی شۆڕشگێڕانەی کۆمەڵگای چینایەتی و بنیاتنانی کۆمەڵگایەکی تەواو نوێ بەدەر لە نایەکسانی و چەوسانەوە، واتە کۆمەڵگایەکی کۆمونیستی. هۆکاری ئەوەی کە چینی سەرمایه‌داری ئەو پەڕی ڕق و کینەی بێکۆتایی بەرامبەر بە مرۆڤ هەیە، ئەوەیە کە لەنین تاکە شۆڕشی جێکەوتووی کرێکاری لە مێژووی جیهاندا سەرکردایەتیە کرد. شۆڕشێک کە چینی کرێکار دەسەڵاتی تێیدا گرتە دەست و نیشانیدا کە ئەکرێت کۆمەڵگا بە پێی پێداویستیەکانی خەڵک نەک خازانج ڕێک بخرێتەوە. شۆڕشی رووسیا لە ڕزگارکردنی ژنان لە کۆیلایەتی کۆمەڵگای چینایەتی لە هەر ڕووداوێکی تری مێژووی مرۆڤایەتی واوەتر ڕۆیشت. بەلشویەکان هەنگاوی مەزنیان ڕووە و ڕزگاری ڕاستەقینەی ژنانیان نا و شەپۆلێکی شۆکیان بە جیهاندا بڵاو کردەوە، پای سەرجەم ئەوانەی لە دەسەڵاتدا بوون لە ڕیشەوە هەژاند و بووە ئێلهام بەخشێکی بێ ئەندازەی ژنانی کرێکار و پیاوان لە سەراستی جیهان. بۆیە هیچ بەڕێکەوت نییە کە ژنان لە زۆر جێگای جیهان مافی دەنگدانیان واتە لەگەڵ زۆرێک لە مافەکانی تر لە ساڵانی ڕاستە و خۆی دوای شۆڕشی ئۆکتۆبردا دەستخست. شۆڕشی رووسیا وەک گرنگترین بەشداریکەر لە بەرەنگاربوونەوەی چەوسانەوەی ژنان لە مێژووی جیهاندا ئەمێنێتەوە. دوای زیاتر لە 100 ساڵ ئەو ڕێکارانەی کە لەنین و باقی پارتی بلشویک دوای شۆڕش گرتیانە بەر، تا ئێستاش وەک پێشکەوتن خواستترین ڕێکار لە مێژووی جیهاندا ئەمێنێتەوە. بلشویەکان هەموو ئەو یاسانەیان هەڵوەشاندەوە و لابرد کە نایەکسانی لە نێوان ڕەگەزەکاندا جێبەجێ کرد. ژنان مافی لەباربردن و جیابوونەوەیان پێدرا و جیاوازیەکانی نێوان منداڵانی لەدایکبووی هاوسەرگیری یان دەرەوەی هاوسەرگیری هەڵوەشانەوە. بە بەراوردکردنێک لەگەڵ ئەمانەدا مافی جیابوونەوە لە دانمارک تەنها لە ساڵی 1925دا بەدەست هات و مافی لەباربردنی منداڵیش لە ساڵی 1973. منداڵانی خوێندگاکانی دانمارک فێر ئەکرێن کە نینا بانک سۆسیال دموکرات یەکەم وەزیری ژن بووە لە جیهاندا. بەڵام تا ساڵی 1924 نینا نەبووە وەزیر، واتە دوای 7 ساڵ لە دانانی ئەلێکساندر کۆلۆنتای وە کۆمیساری گەل واتە وەزیر لە یەکێتی سۆڤیەت. یەکێک لە یەکەم فەرمانەکانی ئەلێکساندر کۆلۆنتای باسی لە مافی دایکایەتی واتە کاتی منداڵبوون ئەکرد و لە نێو شتە گەلێکی تردا 16 هەفتەی مۆڵەتی دایکایەتی بە تەواوی موچەوە ناساند، هەروەها هەفتەی کارکردنی ژنانی شیردەری تەنها بۆ 4 ڕۆژ کارکردن لە هەفتەدا سنووردار کرد. لێرەدا ئەبێت ئەوە لە یاد نەکەین کە لەو سەردەمانەدا مۆڵەتی منداڵبوون لە زۆربەی شوێنەکانی تری جیهاندا هەر نەبوون. لە دانمارک یاسای مۆڵەتی دایکایەتی بۆ ژنانی کرێکاری موچەخۆر لە ساڵی 1960دا پەسەند کرا، لە کاتێکدا تەنها بۆ ماوەی 14 هەفتە بوو، نەک بە موچەی تەواویشەوە، بەڵکو لە چوارچێوەی هاوکاری بێکاریدا پێناسەکرا. 16 هەفتەی مۆڵەتی دایکایەتی بە موچەی تەواوە تا ئەمڕۆژ زیاترە لەو بڕەپارەی کە ژنان تەنانەت لە دەوڵەمەندترین وڵاتی جیهان ئەمریکا وەری ئەگرن کە تێیدا ژنان مافی تەنها 12 هەفتە مۆڵەتی دایکایەتیان هەیە بەبێ موچەوە. بەڵام یەکسانی لە بەردەم یاسادا تەنها وەک یەکەم هەنگاوێک بوو کە بلشویەکان گرتیانە بەر کە تەنها پێشمەرجێکی فەرمیە بۆ بنبڕکردنی نایەکسانی. لە پێناو دەستخستنی یەکسانی ڕاستەقینە لە کۆمەلگادا هەر ئەوە کەفایەت نییە کە یاسای نوێ دابڕێژرێن، بەڵکو پێداویستی بە گۆڕانکاری ڕیشەیی لە بارودۆخی کۆمەڵایەتی و ئابووری کۆمەلگادا هەیە. لێرەوە کاری ڕاستەقینەی بلشویەکان بۆ ئازادکردنی ژنان دەستی پێکرد. ئەرکوکاری گۆڕینی هەلومەرجی مادیانەی کۆمەلگا و نەهێشتنی ڕەگ و بنەماکانی نایەکسانی واتە دابەشبوونی چیناتی. ئەمە پێداویستی بە کۆتایی هێنان بە خاوەندارێتی تایبەتی ئامرازەکانی بەرهەمهێنان هەبوو، واتە خاوەندارێتی سەرمایەداران و خاوەن مڵکەکان بەسەر کارگا و بازرگانی و زەویەکاندا. و لە جێگەیەکدا دەستیان بە بنیاتنان و چەسپاندنی پلانێکی دموکراسیانەی بەرهەمهێنان کرد بە ئاراستەی چارەسەرکردنی پێداویستیە کۆمەڵایەتیەکانی زۆرینەی کۆمەلگا لە چینی کرێکار و جوتیاران و هەژاران.